هێزەکانی سوپای عێراق بەڵێننامە بە ژمارەیەک ڕۆژنامە نووس پڕ دەکەنەوە جارێکی دیکە کار لەسەر کێشەی تعریب نەکەن و نەچنە سنووری ئەو ناوچانەی کێشەی زەویزاری کشتوکاڵیان لەسرە لە نێوان جوتیارانی کورد و عەرەب لە ناوچەکە. ئەو ڕۆژنامە نووسانە پیان وایە ئەم جۆرە لە مامەڵەکردنە لەگەڵ ڕۆژنامە نووسانی کەرکووک دەبێتە بربەست لە بەردەم کاری میدیایی و بەرتەسکردنەوەی ئازادی کارکردنە لە شارەکە. بە میزاجی هێز ئەمنیەکان هەر شوێنێک پیان قورس بێڵێ قەدەغێ لێرە کار بکەیت بڕیار هاتوو کە قەدەغێ بۆ کارکردن لەم شوێنانە لە کاتێکە ئێمە نە بڕارێکمان بینیوە ناو برارەمەمە دەست گەیشتووە کە راپۆرتکردن و ئیشی میدیایی لە شوێنانە قەدەغە بێ وەکو خۆمان لە سنووری لەیلان ئیشمان کردووە ڕێگریان لێ کردوین لە سنووری داقوق و هەفتەغەر و گوندەکاکەکان ڕێگریان لێ کردوین لە سنووری دووگز و سەرگەران ڕێگریان لێ کردوین. ئەمە چەندین جارە ڕۆژنامە نووس بۆ تەختیە یاخود بۆ ڕووماڵی تعریب و داگیرکردنی زەوی ئەو ناوچانە ئەسنە و ناوچانە بەڵام لایەن هێز ئەمنیەکانەوە دەستگیر دەکرێن دواتر دەبرێنە بەردەم دادگا و لە دادگا بە شێوەیەک لە شێوەکان ئیفادەیان پێدرێت کە جارێکی تر بوویان نییە بێنە ئەو ناوچێ ئەمە ژوا ئەکات میدیا لە ئاز تعریب بێدەنگ بێت لەو ناوچانە چونکە تۆ ئەگەر ڕۆژنامە نووس بچێتە ئەو ناوچانە لە بەرامبەر ئەوەی کە تۆ هەر بچیتە ئەو ناوچانە و ڕووماڵی داگیرکردنی زەوی کورد بکەی و عربی شۆڤێنی لەوێ پەلەماری زەوی کورد بدا و پەلەماری کورددا لەو ناوچێ و هێز ئەمنیەکان بە شێوەیەک لە شێوەکان مامەڵە لەگەڵا بکەن جارێتر نشتەوە ئەو ناوچەیە ئۆتۆماتیکیان ئەم بەرنامە بۆ داڕژاوە بە شێوەیەک لە شێوەکان کە ڕێگرن لەوەی کە کورد و دەستگا میدیاکان بابەتی تعریب بگەنە میدیا و دەنگی خەڵک. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە جگە لە گرفتی ئیداری و سیاسی و ئەمنی بۆ کورد دۆخی ڕۆژنامە نووسانیش لەو پەڕی خراپیدایە و تاکو ئێستا نەتوانراوە ئەو بارودۆخە چارەسەر بکرێت. ئەندامێکی ئەنجومەنی کارگێڕی لەقی کەرکووکی سەندیکا ڕۆژنامە نووسان دەڵێت ئەو هێزانە گوێ بە یاسا و ڕێساکان نادەن و بیانەوێت ئەندامانی سەندیکاش دەستگیر دەکەن و زیندانیان دەکەن. وڵا بەداخەوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە شاری کەرکووک هەمان ئەو شارێکە لە کاتی حکومڕانی سەدام حوسێن و حزبی بەعسا بوو چونکە نەگوێ بە یاسادن نەگوێ بە کوردەدەن نەگوێ بە هیچ شەکەدەن ئێمە چەندین جار نووسرامان کردو بۆ پارێزگار و بۆ لایەنە پەیوەندیدارکەن هەر ئەسڵەن حسابمان بۆ ناکەن ئێمە ئەگەر زیاتر پێداگیری بکەن لەسەر ئەم مۆزوعانە ئێمەش فڕێدەنە بەندیخانەوە بەڕاستی ئێمەش سزنەکەن و ئێمەش سزادرین لەبەرەوە یعنی هیچ ڕۆڵێکمان نییە لە دوای 16 ئۆکتۆبر پێش 16 ئۆکتۆبر ئەمانتوانی قسەمانەکە لەگەڵ جەنابی پارێزگار لەگەڵ بەڕێوەبەری پۆلیس بووە بە یەک تەلەفۆن ینی هەر ڕۆژنامەبەر بووە ینی دەستی بەسەرا بگە یان شتێک ئێمە بە یەک تەلەفۆنێک بێک پەیوەندیەک بەرمانەدا بەڵام بەداخەوە ئێستا هیچ حسابێکمان بۆ ناکەن. ڕۆژنامە نووسانی کورد لە کەرکووک جگەلەوەی لە سەرجەم ئیمتیازات و مافەکانیان لە هەرێمی کوردستان بێبەشێن هاوکات بە هۆی گوێپێنەدانی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوان ڕۆژانە بە هۆی ڕووماڵی بارودۆخی ئەمنی و کێشەی جوتیاران و هەنگاوەکانی تعریب ڕوبەڕووی پێشێلکاری و سوکایەتی دەبنەوە و ڕێگە نادرێت بە ئارەزووی خۆیان ڕووماڵی کاری ڕۆژنامەوانی خۆیان بکەن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.